لە مانگی هەفتی ساڵی 2021 بە واژۆی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردرا قەزای سۆران بکرێت بە ئیدارەی سربەخۆ لە مانگی نۆی هەمان ساڵ بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارەی سربەخۆی سۆران ڕاگەندرا. وەکو سەرۆکی حکوومەت لە وتارەکەیدا ساڵی 2021 ئاماژەی بەوە کرد سۆران لە ڕووی مێژووەوە وەروەها لە ڕووی استراتیژی ناوچەکە و شوێنەکەەوە بۆ هەرێمی کوردستان گرنگە بەو پێی کە شوێنی شۆڕشەیەک لە دوایەکەکانی کوردستان بۆ ناوچەکە لە ڕووی استراتیژی سیاسی و هاوکات کۆمەڵێک پرسی گرنگی پێوەست بە بازرگانی و ئابووریەوە بۆ هەرێمی کوردستان گرنگە. لەو کاتەوە تا ئێستا چی لە ئیدارەی سربەخۆی سۆران گۆڕاوە، هەڵکەوتەی جوگرافی ناوچەکە تا چەندە کاریگەر بووە، تا چەندە بربەست دروست کراوە لە بەردەم بەرەو پێشچوونەکان لە ئیدارەی سربەخۆی سۆران. کاروانی ئاوادانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند دەتوانێتی دەستی ئاوادانی بگەینێتە ناوچەکە و ئەو دەڤەرە و ئەو خزمەتگوزاریانە لە چاستێکدان کە خەڵکی ناوچەکە چاوەڕوانیان لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەرانی ئیدارەی سربەخۆی سۆران هەبووە. من گۆڵباخ بەهرامیم لە بەرنامەی کارڤەدانەوە لەگەڵتانم. میوانی ئەم جارم بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆرانە. ئێمە لەگەڵ بەڕێزیان دەبین. زۆر سپاس کە لەگەڵ بەرنامەی کارڤەدانی. ممنون، زۆر سپاس، بەخێر بێ. ئەمە بزانم بەڕێز هەڵگورد لەو کاتەوە کە ئیدارەی سربەخۆی سۆران ڕاگەیەندراوە چی لە سۆران گۆڕدراوە، توانیوتانە چی بۆ ئەم ناوچێ و بۆم دەڤەرە بکەن؟ بەڵێ طبعاً بڕیاری ئیدارەی سربەخۆی سۆران یەکێک بوو، ئەو بڕیارە لە کاتێکی زۆر گونجا و بڕیارێکی زۆر دروستیش بوودرا بە حکمی ئەوەی کە ئەم ناوچەیەکی بەرفراوانە. ئەگەر باسی ناو سنتەری قەزای سۆران بکەین کاتی خۆی ناحیەی دیانە هەبوو و چەند گوندێکش لێرانە هەبوو. ئەوی دیکە من شوێنێکی چۆڵایی بوو لە دوای ساڵی 90ەکان هەم گەڕانەوەی ئاوارەکان لە ئێران ئەو ناوچەیە بە شێوەیەکی زۆر خێرا فراوان بوو. ئامانجی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کەمکردنەوەی ڕۆتینات و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بوو بۆ ئەوەی خەڵک بە باشتری شێوە بتوانێت خزمەتی خەڵک باشتری شێوە بکرێتەوە بە ئاسانترین شێوە بکرێت. هەبوونی ئیدارەیەکی سربەخۆ ئەگەر سنووری جۆگرافیای ئیدارەی سربەخۆی سۆران ئێمە باس لێ بکەین، سنوورێکی بەرفراوانە لە ڕووی جۆگرافیشەوە زیاتر لە 5700 کیلۆمەتر دووجایە. ئەگەر مەسەڵەن بۆ نمونە هاوڵاتیەک ئەگەر باسی سۆرانیش نەکەین لە ناوچەکانی دیکەی چۆمانیان سیدەکانیان مێرگە سۆر بۆ ئیشوکارێک دەبێ بگەڕێتەوە بۆ شاری هەولێر و بۆ شاری هەولێری پایتەخت. دوای ئەو بڕیارە ئەگەرمە پێش ئەوەی باسی پرۆژەکان و باس لە کەمکردنەوەی ڕۆتینات بکەین، خەڵک بتوانێت هەموو ئیشوکارەکانی خۆی و هەموو ئەو دەسەڵاتانش کە لە پارێزگایەک هەیە ئێستا ئەمە لە ئیدارە هەیتمان و هەموو ئەو دەسەڵاتانی کە پارێزگا هەیتی ئێمەش وەکو سەرپەرشتیار ئەو دەسەڵاتەمان هەیە پەیوەندی ڕاستەوخۆمان لەگەڵ هەم لە وەزارەتە پەیوەندیدارەکان هەیە. بۆیە ئێستا ئەو سنوورە دەتوانێت هەموو ئیشوکارەکانی خۆی لە سنووری ئیدارەی سۆران ڕای بکاتن. ئەوە لەلایەک ئێمە وەکو خەڵکی ئێرانە کە سوود لەو بڕیارە وەردەگرێتن و ئاسانکاریێکی زۆریش دەبێت بۆ خەڵکەکە. ئەوەی دیکە خودی شاری هەولێرە، چکە بە هەمان شێوە هەولێرش ئێستا زۆر گەورە و بەرفراوان بووە. ئێستا فشارەکانی سەر پارێزگای هەولێریش کەم بۆتەوە، ئەوانش دەتوانن باشتر ئیشوکارەکانی خەڵک بەڕێوە ببن. بۆیە هەبوونی ئەو ئیدارەیە جیا لەگەڵ پارێزگای هەولێر نەک بە بڕوای ئێمە بەڵکو سەلمێنرا لە ماوەی ئەو 2 ساڵ و نیوە کە لە زۆر بوارەوە بڕیارێکی زۆر دروست بوو و توانیمان سوود لەو بڕیارە وەربگرین بۆ ئەوەی خەڵکی ئەو ناوچەیە تێدا سوودمەند. باشە، زیاتر لە 300 پرۆژە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران جێبەجێکراون لە 4 ساڵی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا. هەر دوێنێ بە ئامادەبوونی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێم چەند پرۆژێکی گرنگ لە ئیدارەی سربەخۆی سۆران کرانەوە. گرنگی و پرۆژانە تا چەندە گەیشتۆتە ناوچەکە و هەروها خەڵکی ناوچەکە لی سوودمەند دەبن؟ ئایا پلان و پرۆژەی دیکە لە بەردەستدایە بۆ ئیدارەی سربەخۆی سۆران؟ چەندە ئیدارەی سربەخۆی سۆرانی گەشاندۆتەوە لە ڕووی گەشتیاری، ئابووری، بازرگانی و کردە جیاوازەکانی دیکەدا؟ طبعاً زۆر گرنگە ئەمای کە دوێنێش باسممان کرد لە وتارەکەش و بە ئامادەبوونی جەنابی سەرۆکی حکوومەت لە دەستپێکی ئەو بڕیارە و لە دەستپێکی ڕاگەیاندنی ئیدارەی سربەخۆی سۆران جەنابی سەرۆکی حکوومەت زۆر بەڕوونی وتی ئەوەی کە ئێستا دەکرێتن بڕیار ئەوە نییە کە ئێمە تەنها قەزاک بکەن بە ئیدارەیەکی سربەخۆ. کاریگەری پۆزیتیڤی زۆر دوای ئەو بڕیارە دەست پێ دەکاتن.
ئەوەی کە باسمان کرێستە لە ڕووی ڕۆتینات و لە ڕووی ئیشوکاری خەڵکی و ئەوە بابەتێکە کە دێتە سەر بابەتەکانی پرۆژەکان. ئێمە هەر ساڵی یەکەم میزانیە بودجێ پەرەپێدانی پارێزگایەکان بۆ ئیدارەی سەربەخۆی سۆرانیش تەرخان کرا. لە ساڵی یەکەمەوە کە ئێمە تازەش ئیدارەکە ڕاگەیاندرا بوو، تازە خەریکی خۆڕێکخستنەوە و دروستکردنی ئیدارەیەک بووی، بەڵام لە کۆتایی ساڵی 2022 ئیدارەی سەربەخۆی سۆران لە ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکان لە پێش هەموو ئیدارەکان و پارێزگایەکان بوو. ئەوە دەلالەتەوەی دەکاتن کە ئەو بڕیارە بڕیارێکی دروست بووە و ئێمە توانیمان سوود لەو بڕیارە وەربگرین. ئەوە دارش کە باس لەو دەکەمەوە ئەوە لە کەمکردنەوەی بایەخدانی هەولێر ناگەڕێت کە پێشتر بەرامبەر ئیدارەی سۆرانی کردووە، بەڵام کێشە و گرفتەکانی هەولێری زۆرن. ئەوەی کە ئێستا بۆ ئێمە دانرا ئەوە میزانی ئەوێ ئەو دابشکاری و تەوزیعاتانی کە ئێمە لە سۆران دەستمان پێکرد، ئەو پلانێکە دامان ناو بە هەموو بەشی ئەندازەوە بە لە ناو ئیدارە سەربەخۆی سۆران بۆیە توانیمان بە ماوەیەکی زۆر کەم ئەو پرۆژانە بێخینە بواری جێبەجێکردن و ڕاستەو خۆش خۆمان چاودێری ئەو پرۆژانە بکەین. بۆیە توانیمان تا حەدێکی باش سوود لەو بڕیارە وەربگرین و طبعاً دەعمی پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ئەو ئیدارەیە گرنگیشی زۆر زۆر تایبەتی هەبوو و هەر لە سەرتا و دەستپێکیشەوە جەنابیان کە تازە بە خۆش جەنابشت خۆش ئیشارەتت پێدە ناوچەیەکی استراتیژیە، ناوچەیەکە کە خەڵکێکی شۆڕژێر و مانوونەناسی تێدا کە ئەوانن وای کردووە ئێستا ئێمە خاوەنی کیانێکی لەو ناوچەیە. ئەوە هەمووی بەڕاستی کاریگەرێکی زۆر پۆزیتیفی دروست کرد بۆ دەڤەری سۆران. زۆر باشە. لە هێڵا گشتەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەمە چێشنکردنی سەرچاوەکانی داهات بووە بە پشتبەستن بەو کەرتانەی کە ئەبنە هۆکاری بژانەوەی ئابووری و بەرهەمهێنانی ناوخۆ پشتبەستن بە داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان. ئیداری سەربەخۆی سۆران لە قەزاکانی سۆران ڕوان دەست چۆمان و مێرگە سۆر پێک هاتووەمە کۆمەڵێک ناوچەی گەشتیاری گرنگ لە خۆ دەگرێت تا چەند دەتوانیتانە سوود لەو سروشتە و ئەو سەرچاوە سروشتیانە وەربگرن بۆ بژانەوەی کەرتی گەشتیاری بۆ بەدیهێنانی ئامانجەکانی ئەو کابینەی کە خزمەتی سەرجەم ناوچەکان بەبێ جیاوازی دەکات. بەدڵنیاییەوە تەمان گەشتیاری یەکێکە لە ئەگەر باسی سنووری ئیدارەی سۆران بکەین ناوچەیەکی گەشتیاری زۆر بەرفراوانە و 1970 بۆ 1990 گەشتیاری هەولێر پێک دێنێتن. بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە چەند توانیتمان سوود لەو کەرتە وەربگرین، تا چەندە توانیتمان پرۆژە استراتیژیەکانی گەشتیاری لێرە جێبەجێ بکەین، تا چەندە توانیتمان لە چوارچێوەیەکی لۆکەڵی بینە دەرێ بیکەینە گەشتیارێکی نێودەوڵەتی. ئەوانە هەمووی هەنگاون بۆ ئێمە بتوانین سوود لە کەرتی گەشتیاری وەربگرین. جەنابی سەرۆکی حکوومەت لەو بابەتە خۆی داینەمۆی گەشتیاریە و خۆی داینەمۆی پرۆژەکانی گەشتیاریە. بۆیە هەر لە سەرەتاوە جەنابیان کارێکی جددی لەسەرەوە کرد کە ئێمە بتوانین ئەو شتانێک ئێستا باسم کرد چۆن بتوانین کەرتی گەشتیاری لە سۆران بێخینە قۆناغێکی دەکات. یەکەم هەنگاومان ئەوە بوو کە سۆران بەڕووی شارەکانیت کە بکەینەوە، چونکە تو هەر پرۆژەیەکی گەشتیاری لێرە بکەیت دەبێت ئەو کرانەوەی هەبیتن کە لە ڕووی ڕێگاوبانەوە بۆ ئەوەی کە پرۆژەکەت کرد چۆن خەڵک بتوانێت سەردانی ئەو پرۆژانە بکات، کە پرۆژەکانت دیزاین کرد چۆن قەناعەت بەوە بەرهێنەر بینی کە بێ لێران ئەو پرۆژانە جێبەجێ بکە. بۆ ئێمە لە هەنگاوی یەکەم دەستمان بە پرۆژە استراتیژیەکانی ڕێگاوبان کرد. طبعاً کە پرۆژەکانی ڕێگابارمان دروست دەکرد و کار لەسەر ماستەرپلانی گەشتیاری دەکرا لە سۆران و خودی جەنابیان سەرپەرشتی ڕاستەوخۆی ئەو تیمەی دەکرد کە ئەو پلانیانیان دەڕێشت. ئێستا چەند شوێنێک بە پایلۆت وەرگیراوە، لەوێ شوێنەکان تقریبان فاینەلایز کراوە، دیزاینەکەشی تەواو بە دوێنێ لەگەڵ جەنابیشان ئەو گفتوگۆیەمان کرد کە ئێستا هەنگاوی داهاتوو چییە بۆ ئەوە ئێمە ئەو پلانێک کە جەنابیان کاری لەسەر کرد و بێخینە بواری جێبەجێکردن. بە جێبەجێکردنی ئەو پلانانە کە ڕوئیای جەنابیشان لە ڕووی گەشتیاری و ڕوئیایکی فراوانە، بە جێبەجێکردنی ئەو پلانانە و بە جێبەجێکردنی ڕێگاوبانەکان کە شادەماری بژانەوەی شارەکانە ئێمە دەتوانین سوودێکی زۆر لە کەرتی گەشتیاری لەو ناوچێ وەربگرین، وەکو باسم کردن لە لۆکەڵەکەی
بهینە دەرەوە بیکەنە شوێنێکی گەشتیاری نێودەوڵەت. زۆر باشە. بە پێی هەڵکەوتەی ئیدارە سەربەخۆی سۆران هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران و تورکیا کۆمەڵێک دەواازەی نێودەوڵەتی لەم سنوورە هەن کە توانێت کەڵکی لێوە بگیرێت لە بواری گەشتیاری. بۆ نمونە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران کە ڕێگەکی زۆری هاتوچۆی گەشتیارانی ئێرانیە بەرەو ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراقیشە و لێرەوە تێپەڕن. بەڵام تا چەند دەتوانیتانە سوود لەو شوێنانە وەربگرن، سوود لە دەواازە نێودەوڵەتیەکان وەربگرن، تا چەندە کاریگەری لەسەر ناوخۆ و هەروەها بژانەوەی ناوخۆی داری سەربەخۆی سۆران هەبووە. دوێنێ زەنابیان باسی لە شتێک کرد، گوتی شەرت نییە چەند گەشتیار سەردانی ئێرەی کردیە. گرنگەکەوەیە ئەوانەی کە سەردانی ئێرانیان کردیە چێنە لە ئاس یەکەن. ئێمە دەبێ فعلەن ینی زۆر تەرکیز نەکەینە سەر ژمارەی ڕێژەی دانیشتوان. ئەو جوڵەی گەشتیاری کە هەیە ئێمە دەبێت وەکو حکوومەت لە هەموو وڵاتانی دنیاش ئەو هەیە چۆن بتوانین سوودیان لێوەربگرین. پرۆژەکانی گەشتیاری کە لێرانە هەیە دەبێت بۆ هەموو چین و توێژەکان هەبیتن ئەگەر بە باری کۆمەڵایەتی تەسنیفیان بکەین. بۆ نمونە لە 2 ساڵی ڕابردوو ئێمە ئەو زیارەتکارانێک کە لە ئێرانەوە داتن سەردانی خواری عێراقیان دەکرد. ئێمە تقریبان وەکو ڕاستپاردەیەکی جەنابی سەرۆک بۆ وڵاتی کۆماری ئیسلامی ئێران کە هاوکاری ئەو زیارەتکارانە بکەین بۆ خواری عێراق. بەڵام تا ئەو هەنگاوی ئێستا هەیە لە ڕووی گەشتیاریەوە لەوانەیە وەکو سوودێکی زۆری نەبێتن بۆ ئێمە بۆ سۆران و بۆ هەرێمی کوردستانیش. بەڵام ئەوە وەکو هەنگاوێک بۆ هاوکاری و یارمەتیدانی وڵاتی کۆماری ئیسلامی ئێران کە ساڵانێک ئەگەر هاوکاری ئێمە کرابێتن لە ساڵان بۆیەوە دەچێتە چوارچێوەی هاوکاریەک بە وڵاتی کۆماری ئیسلامی ئێران. حتا ئەمە زۆرشمان بۆ دابین کردبوون بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕێک و پێک سەردانەکانی خۆیان بکەن و بگەڕێنەوە. بەڵام وەکو دەستپێکێک بۆ داهاتوو ئێمە ئەوانێک کە لە ئێرانەوە داتن و وەزعی هەرێمی کوردستانیان دەدیت و ئەو شارەیان دەدیت و ئێرانیان دەدیت ئەو دروستکردنی ئەو پەیوەندیە ئەوە بۆ داهاتوو بۆ ئێمە سوودی دەبێتن بۆ ئەوەی لێرە بەدواوە خەڵک نەک تەنها بەسەڵەن بۆ بابەتی زیارەتکاران بەڵکو بۆ بابەتی گەشتیاریش کە ئێستا چۆن سەردانی وڵاتی تورکیا دەکەن ئێمە نزیکترین و لە لوی کەرتوریەوە لەوانەیە نزیک بینە وڵاتی ئێران بتوانن سەردانی بۆ مەبەستی گەشتیاریش سەردانی زۆر باشە. یەکێک لەو شوێنانەی کە چاوەڕێت دەکرێت کە خزمەتگوزاری باشتری پێ بگەینرێت ڕێگە هامیلتۆنە کە دەواازی حاجی مۆران ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەولێر و بە دهۆکیش دەبەستێتەوە. ئێستا بارودۆخی ئەوێ چۆنە؟ ئایا لەو ئاستەدا هەیە کە هاوڵاتیان چاوەڕێیان دەکرد؟ بەڵێ تەمان وەکو باسم کرد ڕێگاوبان شادەماری بۆ بژانەوەی هەموو سێکتەرەکان لەوانەشەوە سێکتەری بازرگانی. ئێمە ئەوەی کار ئێستا کارمان سەر کردووە ئەو ڕێگای بۆ نمونە دۆسایدی سپیری خەلیفان کە ئێستا کاری لەسەر دەکەن ئەو بەردەوام دەبێتن تا دەگاتە حاجی مەران. پلانێکی استراتیژی گەورە ئێستا بۆ زۆسایدی ئەم بابن لە حاجی مەرانەوە بۆ هەولێر هەیە. خودی جەنابی سەرۆکی حکوومەت کاری لەسەر دەکەن و داوای دیزاینەکەی کرد و دیزاینەکەی تەواو بووە بۆ ئێوە بتوانین لەگەڵ بەهاوبەشی لەگەڵ کەرتی تایبەت ئەو پرۆژەیە بێخینە بواری جێبەجێکردن بە تەوابوونی ئەو پرۆژە استراتیژیە هەموو سێکتەرەکان بە بازرگانی و بە گەشتیاری و دەستێتە قۆناغێکی زۆر زۆر باشتر. ئەوەی ئێستا ئەمە لە هەنگاوی ئێستا کە کاری لەسەر دەکەین ینی حەدی ئەقەل بتوانین ئەو شوێنانەکە پێویستە بەرفراوان بکرێتن بۆ ئەوەی ئەو هاتوچێ باشتر بیتن. ڕێگاوبانمان توانیمان ڕێگاوبانەکان بەرفراوان بکەین خۆی ئۆتۆماتیکی ئەو کەرتانە هەمووی زۆر بەرەو پێشتوی زۆر باشتری بەخۆی دەبینێتن کەەوە یەکێکە لە ئامانجی ئێمە کاری لەسەر دەکەین. بەپێی هەڵکەوتەی جوگرافیای ئیدارەی سەربەخۆی سۆران بە تایبەتی لەگەڵ وڵاتی ئێران و تورکیا کە دراوسەیە هەندێک جار لە ناوچە سنووریەکان کۆمەڵی کێشە دروست دەکرێت بۆ نمونە چیاکانی برادۆست و ناوچەی سیدەکان و ناوچانە بۆردمان دەکرێن لەلایەن تورکیا و ئێرانەوە. ئەمە تا چەندە کاریگەری لەسەر بەرەو پێشچوونی پرۆژەکان یا بڵین ئەو هەنگاوانەی کە بۆ ئاوادانی و ناوچانە دەگرێت بربەست دروست بکات؟ ئایا خەڵکی و گوندانە تا چەندە زەرمەندە بەنەم زیانانە چه کاریگەریەک لەسەر کۆی پرۆژەکان لەو ناوچانە دادەنێت؟
طبعا سنووری جۆگرافیای سۆران ئەگەر ئێمە لە ڕووی گەشتیاریەوە سەیری بکەین لە هەر چوار فەسڵی ساڵ ئێمە دەتوانین سوود لە بابەتی گەشتیاری وەربگرین. شوێنێکمان هەیە مەسەڵەن ئێستا کە نزیکی سۆرانە بۆ نمونە کۆڕک زستانان بەفری لێ دێت گەشتیاریش زۆر ڕووی تێرەکە. دەکەینە مەسەڵەن بۆ پاییز شوێنمان هەیە لە ڕووی دڵڕفێنی و جوانی و سروشت و ڕنگ و ئەوانە منتقەی بارزان و منتقەی باڵەکایەتی شوێنی زۆر جوانمان هەیە خەڵک دەتوانێت سەردانی بکات. کە دەکاتە هاوین ئێمە هاوینمان گەرمە مەسەڵەن هەولێر گەرمە و ناوچانی عێراقی گەرمە شوێنمان هەیە هاوینانش بەفری لێیە ئەوانی سەر سنوورەکان. بەداخەوە طبعاً ئەو سنوورە بەرفراوان ئێمە دەتوانین سوودی لێ وەربگرین بەڵام ناوچەیەکی زۆری سەر سنووری هەیە کە ئێمە دەتوانین لە هاوینان سوودێکی زۆر باشی وەربگرین لە ڕووی گەشتیاریەوە و خەڵکی وێنرانیش کە ئێستا سەرقاڵی مەڕووماڵات و بابەتی کشت و کاڵینە لەگەڵ ئەو دوو بابەتە دەتوانین لە ڕووی گەشتیاریشەوە زۆر سوودی لێ وەربگرین بەڵام بەداخەوە طبعاً دوای ئەوەی کە حکوومەتی بەعس ئەو گوندانی هەموو تێکدا دوای ڕاپەڕینکە و خەڵکە گەڕایەوە بەداخەوە ئەو کێشە و ئاڵۆزیانەی کە لە سنوور هەبووە لە نێوان ئەو هێزانەی کوردی لەگەڵ وڵاتی تورکیا و وڵاتی ئێرانیش ئەوەی کە زەرمەندی یەکەم بووە لەو کێشە و ئاڵۆزیانە خەڵکی ئەو ناوچانە بووە چونکە ناتوانن بەکو پێویست ئێستا ئەما دەبێت کار لەسەرەوەی بکەن ئەوان ئەگەر بۆ مەڕووماڵاتیش بگەڕێنەوە بۆ کشت و کاڵیش بگەڕێنەوە دەبێت بە میکانیزمێکی داڕێژراو بێتن چونکە ژیانیان پارێزراو نیە زۆر جاران حاڵەتی نەخوازراویش ڕوویداوە و بە تەقێنرانەوە یان فڕۆکەکانیمان بە هەڵا بەوردمانیان کردینە یعنی ئەگەر ئەو کێشە و ئاڵۆزیانە لەو ناوچەیە نەمێنێتن بە دڵنیایی وە پرۆژێ زۆر استراتیجی گەشتیاری خەڵکی و ناوچانە شوێنەکانی خۆیان چۆڵ کردووە شوێنەکانیان چۆڵ کردووە یعنی ئێمە ئەوە ناتوانن بێگزاری ئاوەدانی بکەنەوە ماسەڵەن بۆ نمونە ئەو گوندانە دەتوانن لێوەندرا خانەکانی خۆیان بکەن بە زستانانیش بمێننەوە بەڵام ئێستا تەنها لە هاوینیان دەگەڕنەوە بۆ بەستی بەروبوون بە کشت و کاڵیان بابەتی ئاژەڵیان مێشەوان و هەنگەوان ئەوەش زۆر بەدلە ڕاوچێ دەچن و دائیمەن کێشە و گرفتیان هەیە ئێمە وەکو ئیدارە و لیژنە ئەمنیەکان ینی کێشەیەک هەیە کە چۆن ئێمە لەوە دڵنیا بین ئەوانە کە دەچنێوێنران ژیانیان سەلامەت دەبێتن کە هیچ دڵنیایەکیش بەداخەوە. با بگەڕێنەوە بۆ دوێنێ سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ناوچەکەتان بە تایبەتیکردنەوەی پرۆژە گرنگانی کە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەردی بناغی بۆ دانرا ئەم پرۆژانەکەی دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە خزمەت گوزاریەکانی چین کە بە هاوڵاتیان دەگات هاوڵاتیان ئێم دەبێت بێت چاوەڕێی چی لە داهاتووی پرۆژانە بکەن ئەگەر بە وردی یەکێک لە من بەنسبەت ئێمە سەردانێکی مێژووی بوو چونکە دوای 2 ساڵ و نیو سەرۆکی حکوومەت جارش کە سەردانی سۆرانی کردەوە گرنگجیی پاڵپشتێکی معنەوی زۆر بوو بە ئێمە بە تایبەتی ئەوەی کە دوای سەردانی دیوانی ئیدارەی کردووە کۆبوونەوەیەک لەگەڵ هەموو دەستەی ئیدارە و هەموو قایمەتەکان و بەڕێوەرە گەشتەکان لەوێ هەم ڕێنمایی و ڕاستپاردەکانی بە ئێمە گەیاندووە هەم گوێش لە داواکاریەکانی ئێمە گرت ئەوە بۆ ئێمە پاڵپشتێکی معنەوی زۆر بەهێز بوو. زائدەنەوەی کە جەنابیان دوێنێ بەردی بناغی چەند پرۆژەیەکی استراتیجی لەو شارەدانە ئەو پرۆژە استراتیجیانە هەر یەکە و بەقەت حەزمی خۆی پرۆژەی استراتیجی ناچووکە ئێمە پرۆژە خزمەت گوزارە سەرەتاییەکانمان هەیە و کار لەسەر دەکەین و ڕۆژانە و قیرتاوکردن و تۆڕی کارەبا و بابەتی پرۆژەکانی ئاودێری پرۆژەکانی ئاوەڕۆ ئەوانە هەمووی ئێمە کاری لەسەر دەکەین بەڵام ئەو پرۆژە استراتیجیانە بۆ سۆران و بۆ ژێرخانی سۆران زۆر زۆر گرنگ بوو بۆ ئەوەی ئێمە لە داهاتوو ئەوەی کە باسمان کرد ڕێگاوبانەکانە ئەوەی بۆ نمونە بەرزە پردی دەواازەکەیکە لە پرۆژە استراتیجیەکان هەموو ئەو جوڵی بازرگانیانەوە ئەو بار هەڵگرانێک کە لە حەزی مرانەوە دێن دەتوان زۆر بە ئاسانی بەناو سۆراندا تێپەڕن بەستنەوەی هەردووک دیوی سۆران کە پرۆژەیەکی زۆر زۆر استراتیجی و گرنگ بوو دروستکردنی پارکی نیشتیمانی و پارکی ناوشار کە دوو پرۆژەنە وێڕای بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی بەڵام گەشتارێکی زۆر ڕوولێرانە دەکاتن ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوە چۆن خەڵکی ئەو ناوچەیە سوود لەو جوڵە گەشتیاری وەردەگریتن ینی هەر ئەوە نییە گەشتیاری بێت ئێرەوکانە و بگەڕێتەوە گەنجی ئێرە ئەمە ئەو پرۆژانە استراتیجیانە کە ئیش لەسەر دەکەن هەموو بۆ یەکێکە لە ئامانجە سەرنجەکان دروستکردنی هەلی کارە بۆ گەنجانی ئێرانە
یعنی ناکرێتن ئێمە ناوچەیەکی استراتیجی گەشتیاری وا گرنگ ناوچەیەکی بازرگانی وا گرنگ لەسەر دوو دەواازە گەنجی ئێرانە بچێت لە شارەکانی کەنیان لە شوێنەکانی دیکە بە دوایدا کار بگەڕێتن بۆی ئامانجی ئێمە ئەوەیە کە سوود لەو کەرتانە وەربگرین بە شێوەیەکی باشتر بە شێوەیەکی دروستتر کە ئەوە ڕوئیا و تێگەشتنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە بە خودی جەنابی مەسرور کە دوێنێکە دوای ئەو دانیشتە فەرمیانە دانیشتنی نافەرمیش زۆر باسی لەوە کرد کە سۆران دەسێتە قۆناغێکی دیکە کە ئەوە دڵخۆشێکی زۆری بۆ خەڵکی ئەو ناوچەیە دروست کرد و ئەمە هەمووشمان شاهدی ئەوی دەرێن جەنابیان کە قسەیەک دەکاتن بەرنامە و پلانی خۆی هەیە پێشەوە کە قسەکە بکاتن بۆی ئەو بەرنامە پلانە هەموو هەیە لە 2 ساڵ و نیوی ڕابردوو ئێمە خەریکی جێبەجێکردنی پرۆژە خزمەت گوزاریەکان بووین و دەستمان بە پرۆژە استراتیجیەکان و کەرتەکان تێکرێت کە لە ساڵی داهاتوو ئیشەڵا دڵنیان لەوەی بە پاڵپشتی جەنابیان سۆران دەسێتە قۆناغێکی زۆر پێش پرۆژەکانی سۆران جگە لە ڕێگەوبان و بەرهێنان وزە ئاودانکردنەوە و هەروەها پرۆژەکانی دیکەی تایبەت بە تەندروستی ناوەندە حکوومیەکان کردنەوەی کۆمەڵگە و کۆمەڵێک بابەتی تر باستان لە پرۆژەی ڕسایکلین کرد کە حکوومەت هێرم زۆر پشت بەوە دەبەستێت کە بتوانێت لەم ڕێگەیەوە کار لەسەر بوژانەوەی ئابووری و هەروەها بەگەڕخستنی سەرمایە لە ناوخۆ و هەروەها هەلی کار ڕەخساندن بۆ گەنجانێک و بەڕێزت ئاماژت پێکرد بکات پرۆژێکی لەم بابەتە لە سۆران هەیە یەکێک لە کێشە گەورەکانی تەوان ئەو کێشە گەورەیە لەوانەیە لەسەر ئاستی نەکار سۆران و هەولێر و عێراق و لەسەر ئاستی نێو دەوڵەتیش بابەتی کێشەی وەکوڵی ژینگە و زبل و خاشاک کێشەیەکی ڕیسایکلین کێشەیەکی گەورەیە ئێمە ناوچەیەکیان دیاری کردبوو کە من دەست بەکار بووم ئێستا لە ڕێگە ڕەواندزە کە زبل و خاشاکی لێ فرێ دەدەی تەوان ئێستا گەر بە درۆنێک بەرز بیەوە کەوتوتە ناو سەنتەری شار چونکە سۆران و ڕەواندز و خەریکە دەبنە پێکەوە دەبن یەک شار بۆیە ئەو شوێنە بە هیچ شێوەیە گونجاونی کە ئەمە زبل و خاشاکی لێ فرێ بدەین بەڵام لە چێ فرێ دەدەی من زۆر جاران قسەی دکتۆر عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەی ژینگە باز دەکەم دەڵێ نییە شوێنێکی دوور دەر هیچ شوێنی دوور نییە هەمووی شوێنی ژینگە هەموو دەبێ هەمووی بپارێزی شوێنێکی کە تەماشای دەکەی دەتەوێت شوێنێک دەستنیشام کە بۆ ئەوی زبلی لێ فڕدەی هیچ شوێنێک لە سۆران بەدەست ناکەوێتن کە بتەوێت زبل لێ فەڵەدەی چونکە هەمووی ناوچەیەکی زۆر دڵڕەفێن و سروشتێکی زۆر زۆر جوانی هەیە بۆیە هەبوونی کارگەرێکی ڕیسایکلینگ زۆر زۆر گرینگە و جەنابیان زۆر مهتەمە بۆ بابەتە بۆیە ئێستا تەمان ڕەزامەندیدایە و لە ئایندەیەکی نزیک ئێمە بەردی بناغی ئەو پرۆژەیە دادەنێت و بەجێبەجێکردن و تەوابوونی ئەو پرۆژەیە بابەتی کێشەی زبل و خاشاک لە تەواوی قەزایەکانی ئیدارە سەربەخۆی سۆران چونکە هەمووی کۆ دەکرێتەوە لەو کارگەیە زارش کە ئەوەی کە پێویست بێت ڕیساکردن دەکرێتەوە و بە شێوەیەک کە هیچ کاریگەری لەسەر پیسبوونی ژینگە نەبێتن یەکێکە لە کارگەیەکی زۆر پێشکەوتوو لە کارگەیەکی ئەڵمانیا زۆر پێشکەوتووە نەکات بۆ تەنها زبل و خاشاک بۆ پاشماوەکانی نەخۆشخانە بۆ پاشماوەکانی بیناسازی ئێمە بە تەواوبوون ئەو پرۆژەیە کێشەیەکی زۆر زۆر گەورەمان بۆ چارەسەر دەبێت زۆر باشە ئاماژەتان بەوە کرد کە بەجێبەجێکردنی ئەم پرۆژانە کە بۆ سۆران دانراوە ئیدارەی سەربەخۆی سۆران دەچێتە قۆناغێکی ترەوە ئەو قۆناغە لە چه بوارێکدا دەبێت هەوڵاتیان دەبێت چاوەڕێی چی لە ئیدارەی سەربەخۆی سۆران بکەن ئەو قۆناغانە تۆکو باسم کرد ینی کەرتی گەشتیاری دەچێتە قۆناغێکی دیکە کەرتی بازرگانی دەچێتە قۆناغێکی دیکە کەرتی ڕێگاوبان چکەوانێک وەکو باسمە کرد ڕێگاوبان شادەمارە دەچێتە قۆناغێکی دیکە دروستکردنی ئەو پارکانێکە ئێستا باسم کرد لە ڕووی زیادکردنی ڕێژەی سەوزایی لە ڕووی سیماوە لە ڕووی لە زۆر بوارەوە سۆران بە تەواوی تەوان کە دەڵێم سۆران مەبەستم تەنها ناوسەنتەری سۆران نییە ئێمە پرۆژەکانمان بۆ هەموو قەزا و ناحیەکانیش هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی باس لە سنووری ئیدارە سەربەخۆی سۆران دەکەم بە تەواوبوونی ئەو پرۆژانە ئۆتۆماتیکی دەستی ئاوەدانی و دەستی وەبەرهێنەران چکە وەکو باسم کردێکەکە ئەمە پرۆژانەمان کرد وەبەرهێنەر زیاتر و لەو شار دەکاتن و وەبەرهێنان لەو دەبەرە دەکاتن. بەڵێ لەو 2 ساڵ و نیوەی کە لێرە دەست بەکار بێ و بە سەرپەرشتیاری دایرە سەربەخۆی سۆران ئەو خزمەت گوزاریانی ئەو پرۆژانێک کە لێرە کراون ئەو ئاسانکاریانی کە کراوە بۆ بەرەو پێشبردننی سۆران لە ئاستی چاوەڕوانی و هەروە خواستی خۆتاندا بووە؟ ئەگەر باسی
ئەو لەو ماوەیە و لە جێبەجێکردین ئەو پرۆژانەیە لەوانەیە خەڵک باشتر بتن خەڵک شاهدی ئەوە بدەن ئەگەر لە من دەپرسی وەکو خۆم ئەمن دائیمەن دەڵێم دەبی باشتر بکرێتن یعنی کە هەڵسەنگاندن بۆ خۆم و بۆ تیمەکەی خۆم دەکەم قەت باسلەوە ناکەم کە ئێمە هەموو شتێکمان کردووە دەڵێم نەخێت دەمانتوانی زیاتر بکەین دەمانتوانی باشتری بکەین دەمانتوانی ئیشی زیاتر بکەین چونکە زۆر جارم باسلەوە دەکەم دەڵێم دەبێ ئەمڕۆکەمان لە دونێمان باشتر بیتن بەیانیمان لە ئەوڕۆکەمان باشتر بیتن بۆیە هەڵسەنگاندن بۆ خۆم ئەم دڵم نادەمانتوانی باشتری بکەین بەڵام بابەتی وەی کە لە ئاست داواکاری خەڵکی ئەو دەڤەرە بووە لەوانەیە تەحەدیێکی باش خەڵکمانی ڕازی بیتن بەڵام ئێمە دەمانەوێت زۆر زیاتری بکەین. زۆر باشە ئاماژەت بە خواست و هەروەها داواکاریەکانی خەڵک کرد ئێمە لەو کاتەوە کە هاتوینەتە هێرە لە خزمەتی جەنابتان دەبینم کە خەڵکێکی زۆر دێن کاتی ئیداریشتان تەواو بووە معمولەنەوە کاتی کە دیاری دەکرێت بۆ کاتی ئیداری وەکو کارکردن بەڵام ئێوە هەر چاوتان بە خەڵکەکەوێت و ئەیان بینن ئەم داواکاریانە لە چه ئاستێکدان تا چەندە بە دەم داواکاری خەڵکەوە ئەچن چەندە کاتیان بۆ دادەنێن ئەوان زیاتر داوای چی دەکەن بۆی کە شارەکەیان و شوێنەکەیان زیاتر بەرەو پێش چوون بەخۆیەوە ببینێ والله بخۆی ئەمە زۆر جارە لە زۆر چاپێککردنەکانش ئەو قسەمان کردیە بابەتی ئەو کێشەیەکی ئیداریە یعنی من وەکو سەرپەرشتیار دەبێت کا لەسەر استراتیژیەتی شار بکەی شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانی حکوومەت بۆ ئیدارە سەربەخۆی سۆران لەسەر ئەو ئەساسە بۆ کە ئێمە بتوانین ئیشی زیاتر بکەین و بە هەمان شێوە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان لەلایەن سەرپەرشتیاریشەوە بۆ داوائیر و بەڕێوەبەراتیەکان بۆ ئەوەی هەم ئاسانکاری خەڵک بکرێتن و هەمووش ئێمە بتوان ئیشی خۆمان بکەین بەڵام زۆر زاران خەڵکی کە سەردانت دەکا ینی هەر ئیسرار دەوەی دەکاتن کە ئەمن ببینیتن مەسەڵەن ئەوانی کە ئەوڕۆکەش زۆریانم دیتە لەوانەیە پێویستی نەبا ئەمن بیان بینم لەوانەیە بتوانن ئیشکارەکانی خۆیان بەڕێگایشکە چارەسەر بکرێتن بەڵام کە ئیسرار دەکاتن دەبێت بیان بینن داوامەکانیمە و ئیشکردنیمە عادەتەن دوای سەعاتێک دەست بە ئیشەکانی خۆمان دەکەین ئەوی دیکە زیاتر تاوان ئەو خەڵکەش کە دێ بتبینیتن ئەیتر دەبێت بەرنمەیەکە بیتن بۆ ئەوی هەم خەڵکەکە ببینی و هەمیش ئیشە سەرچەکەی خۆمان بکەین. باشە بەڕێز هەڵگورد سۆران لە کۆمەڵێک پێکهاتەی جیاواز و هەروەها پێڕەوی ئاینە جیاوازەکانیش دانیشتوانی سۆرانی پێکهێناوە بە تایبەتی بە ناوچەکانی دەوروبەریەوە چۆن ئەم پێکەوە ژیانە لە سۆران لای خەڵکەکە جێگیر کراوە چۆنی دەبینن چەندە هەوڵتان داوە ئەم کلتورە قوڵتر بکەنەوە بۆ پێکی هەرێمی کوردستان وەکو نمونەیەکی جوانی پێکەوە ژیان لە ئاستی جیهاندا سیر دەکرێت لە سۆران ئەمە چۆن کاری لەسەر کراوە یەکێک لە خاصلەتە جوانەکانی ئیدارە سەربەخۆی سۆران ئەوەیە کە باست کرد ئەوە ئی ئەم ساڵ نییە 50 ساڵ نیە 100 ساڵ نیە زۆر کۆنا یعنی ئەو پێکەوە ژیانە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و بە سۆران و بە ناوچەی سیدەکان و بە مەنتیقەی بارزان و ئەو پێکەوە ژیانە پێکهاتەکان و باگراوندی دیانەتەکان لێرانە زۆر قوڵە و ڕێکدانەوەیکی وە تا ئێستاش بەردەوامە و ڕۆژ بە ڕۆژیش ئەو پێکەوە ژیانە جوانتر دەبێتن و بەهێزتر دەبێتن ئێمەش لە ئیدارەی سەربەخۆی سۆران هیچ ڕۆژێک لە ڕۆژان نەمان وا شتێکی وامان نەکرد و کە ئەوانە هەز بکەن پێکاتی جیاواز چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕووی ئایدۆلۆژیەوە هەز بۆ بکەن کە ئەوانە میوانن لێرانە ئەوانە هەمویان وەکو خاوەن ماڵ بەشدارن لە بەڕێوەبردننی شار بەرپرسیارەتیان هەیە و بێکەوە ئەمە ئەو شارە بەڕێوە دەبین بۆ ئەوەی کەس هەز بۆ نەکاتن کە جیاوازیەک هەیە لەگەڵ ئەوەی کە بۆکو باسم کرد هەر باگراوەندێک بیتن ئەو پێکەوە ژیانەوە بەردەوام دەبێتن و کارنامەی سەرکردایەتی کوردیش لەو بابەتەوە سەلمانیوتی بۆ هەموو دنیا کە ئێمە باوەڕمان بە پێکەوە ژیان هەیە و ئەو پێکەوە ژیانش کاریگەرێکی زۆر پۆزەتیفی لەسەر ئاستی نێودەوڵەتیش بۆ کوردستان دروست کردووە ئەو نمونەیە کە نمونەیەکی بچووکی سۆرانە هەمان ئەو نمونەیە کە کوردستان بە شێوەیەکی گشتی پێشانی دەرەوەی جیهان پێشانی داوە. بەڵێ زۆر سپاس کە لەم توێژە تایبەتە لە گەڵمان بووی بە هیوای سەرکەوتنی زیاتر لە کارەکانتان لە ئیدارەی سەربەخۆی سۆران سپاس کە میوانداریمەت لێرە قبول کرد لە بەرنامەی کارڤەدانەوە بەڕێزان کارڤەدانی ئەم جارە کۆتایی پێ هات لە ئیدارەی سەربەخۆی سۆران بووین هیوادارن کە کاروانی ئاودانی هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکانی دیکەش هەروە بەردەوام بێت سپاس کە بینەر و بیسەری کارڤەدان بوون هەر شاد